بە دووری سەدان کیلۆمەتر لە هەولێرەوە حاجی عەلی سندوقچی کە تورکمانێکی دێرینی هەولێرە هاوشێوەی زۆربەی تورکمانەکانی دیکەی باشووری کوردستان سات بە سات لە ڕێگەی تەلەڤیزیۆنی ناو دوکانەکەیەوە چاودێری هەڵبژاردنەکانی تورکیا دەکات. ئەو دەزانێت هەڵبژاردنەکەی حوتی حوزەیرانی تورکیا ڕاستەوخۆ کاریگەری لەسەری هەیە. حاجی دەڵێت ئەوان هاوزمانی منن، سەرکەوتنی ئەوان سەرکەوتنی منیشە. سەرمان بڵند دەبی ئەدی تورکمانەکانی ئێرش سەریان بڵندە لەوێ دەربتی لەوێ دەر تورکمانی ئێوە دەرە فەرقینی عینە زمانە عینە کەلیمەیە. متابعە دەکەیت ڕۆژانە؟ ئەرە هەموو ڕۆژ لە تورکیا متابعی دەکەم لە یەکێتی متابعی دەکەم تەلەڤیزیۆن هەم تورکیامەیە هەم عێراقیمە لەگەر ڕووداویش هەم دادەنیشم تەماشا دەکەم. زۆربەی تورکمانەکان نایانەوێ ئەوە بڵێن کە ئارەزووی سەرکەوتنی کام پارت دەکەن، ئەوان تەنها سەرکەوتنی هەڵبژاردنەکەیان بەلاوە گرنگە. متابعی دەکەم تەسیر تورکیا تەسیرکی زۆر گەورەی لەسەرمە هەیە لە هەموو شتێک. ئێستان بەخۆم دوکاندارم نەتزارم زۆر ئەشیام لە تورکیای لە بۆ دی. لەگەڵەوەشدا تورکمانی وا لە باشووری کوردستان هەیە نایەوێ هیچ لەبارەی ئەو هەڵبژاردنەوە بزانێت. حکمەت بەردەوام کەناڵە تورکیەکان لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەیەتی، بەڵام هەرگیز چاودێری هەڵبژاردنەکان ناکات. واز دەکات هەڵبژاردنەکەی تورکیا هیچ لە ژیانی ئەو ناگۆڕێت. بەنسبەت ئەمە هیچ پەیوەندێکیان بە من نیات، هیچ تەسیرت بە ژیانی من ناکە و ئاگادار نیمە من. تورکمانەکان تەنها خەڵکە ئاسایەکەیان بە بەردەوامی چاودێری هەڵبژاردنەکان ناکەن، بەڵکو سیاسیەکانیشیان زیاتر لەوان هەڵبژاردنەکانی تورکیا سەرقاڵی کردوون. هەرچی لایەنێک بێتە سەر سیستەمی حکومداری تورکیادا ڕاستەوخۆ تەسیراتی لەسەر بارودۆخە دەبێتن، لەسەر وەزعەکە دەبێتن لە هەرێمی کوردستان و بەتابەتیش لە بۆ کاریگەری مباشریش بۆ تورکمانەکانی عێراقیش دەبێت بۆ هەرێمی کوردستان. کورتچە کورئان مالی لەم هەڵبژاردنەدا تورکمانەکانی عێراق و سووریا بەگشتی بوونەتە بەشێک لە بانگەشەی پارتە سیاسیەکانی تورکیا. پارتی داد و گەشەپێدان ئاکەپە دەڵێ ئێمە ئەو کامیۆنەتچەکانی لە تورکیاوە نردومانە بۆ سووریا بۆ هاوکاریکردنی تورکمانەکانی ئەوێ بووە. لەلایەکی دیکەشەوە پارتی نەتەوەپەرستی تورک مەهاپە دەڵێ ئاکەپە تورکمانەکانی عێراق و سووریای فرامۆش کردوون و ئەگەر ئێمە دەسەڵات بگرینە دەست خاوەنداری لە هەموو تورکمانەکانی ناوچەکە دەکەین. تورکمانەکان بە گرنگیەوە چاودێری هەڵبژاردنەکانی تورکیا دەکەن، چونکە بە باشیەوە دەزانن ئەگەر کاریگەری ڕاستەوخۆشی لەسەر ژیانیان نەبێت ئەوە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئەو باشووری کوردستانە دەبێت کە تیایدا دەژین. نەبەرسێن ڕووداو هەولێر.